سەبارەت بە دوای ڕووداوەکان لە کەرکووک و ناوچەدابڕاوەکان دەچینە لای پامێرمان دڵشاد ئەنوەر لە کەرکووکەوە. دڵشاد، ئەم کاتت باش و پرسیاری یەکەمم ئەوەیە لە ماوەی ڕابردوودا باز لەوە دەکرا کە پۆستی پارێزگاری کەرکووک بدرێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان و تەنانەت باس لە ڕزگار عەلیش دەکرا. زانیاری نوێ دڵشاد لەسەر ئەمە چییە؟ هێزە کوردیەکان یان چەند لایەنێکی کوردی و لەگەڵ حکوومەتی عێراق قەرار بوو کە پۆستی پارێزگاری کەرکووک بە کورد بدرێت. حکوومەتی عێراقی و بەڵێنەی داوە بەڵام دیارە ئێستا بە پێی هەندێک زانیاری حکوومەتی عێراقی بە شێوەیەک لە شێوەکان مماتەڵە ئاکات لە پێدانی ئەو پۆستە بە کورد لەبەرەوەی ئێستا عەرەبی سوننە داوای هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکە لەبەرەوەی کە ساڵی 2005 کاتێ ئەنجومەنی پارێزگا هەڵبژاردننی بۆ کرا ئەوان بایکۆتیان کردبوو. ژمارەی کورسیەکانیان بە گوێرەی بڵین دەنگەکانیان نییە 5 کورسیانەیە ئەوان و کات بایکۆتیان کردبوو و لایەنی تورکمانیش بە تایبەتی تورکمانی سوننە ترسیانەیە لەو ڕێکەوتانەدا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بدرێتە تورکمانی شیعە بە تایبەت کە تورکمانێکی شیعەش خۆی کاندید کردووە. بۆیە عەرەب و تورکمانی سوننە هەڵستەکەن زەرمەندە بن لەم ڕێکەوتنە. بۆیە لە ئێستادا داواکاریەکە لە حکوومەتی عێراقی بۆی بە شێوەیەکی مرکزی پارێزگارێک بۆ کەرکووک دابنا. بەڵام چەند ڕۆژی ڕابردووە وەفدێکی کوردی ڕۆیشتون حکوومەتی عێراقی ئامادەی خۆی جێبە نیشان داوە بۆ ڕێکەوتنەکان بەڵام لەسەر ئەرزی واقع مماتەڵەکردنەوە تاکو ئێستا نەتوانراوە نیسابی قانونی کۆ بکرێتەوە. بەڵێ وەزیری ناوخۆی عێراق کۆبوونەوەی داخراوی لەگەڵ لایەنەکاندا هەبوو لەسەر چۆنێتی دابشکردنی پۆستە ئەمنیەکان لەسەر ئەمەیان چی نوێ هەیە؟ بەڵێ بەپێی زانیاریەکانی من کە وەزیری ناوخۆی عێراق سەردانی کەرکووکی کردووە لەگەڵ دام و دەستگا ئەمنیەکانە کۆبووەوە لە یەکێ لە کۆبوونەوەکانە باسی لەوە کردووە کە پۆستەکانی کەرکووک پۆستە ئەمنیەکان بە ڕێژەی 32% لە نێوان کورد و عەرەب و تورکمانە. بەڵام لێرەش ئەمانی تر گومانیان هەیە کە فێڵ لە ئارادا بێ بەو مانایی کە بۆ نمونە بەشێک لە تورکمانەکان تورکمانی شیعەن تورکمانە سوننەکان ترسیان هەیە لەوەی کە پۆستەکان لێ بدرێ بە تورکمانە شیعەکان و لەسەر ئەوان حساب کرێ لە ڕووی نەتەوەییەوە وەجگە لەوەش بەپێی زانیاریەکانی من ئەوان هەوڵەدەن شیعەکان زۆربەی پۆستە ئەمنیەکانی کەرکووک بخەنە ژێر ڕکێفی خۆیانەوە پۆستە ئیداریەکان بە کورد و لایەنەکانی تر بدەن و ئێستا هەنگاوەن بۆ گۆڕینی بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک کە کووردە و دانانی لیوا ئۆرهان کە تورکمانێکی شیعە لە جێگەڵ. بەڵێ دڵشاد زۆر بە کورتی باشە ئەو ناوچانەی تری ناوچەناکانی تری کەوتۆتە ژێر دەستی حەشدی شەعبی یاخود حکوومەتی ناوەندی عێراق با بڵێن بەرپرسەکان و بەڕێوەبەرەکان زۆربەی کورد بوون. ئێستا لەو ناوچانە چییە گوزەریە؟ بەڵێ لە هەندێک جێگە بەرپرسەکان ئەگۆڕدرێن یاخود هەوڵی گۆڕینیان درراوە بۆ نمونە لە قەزای خوڕمات و قایمقامە کوردەکەی ئێستا لەوێ نییە کەسێکی شیعە بە ناوی عادل شکور لەوێدانراوە کە پێشتر مدیری ناحیە ئامرلی بووە و ئێستا هەوڵەکەیە کە ئەمیر خواکەرەم کە قایمقامی قەزای داقوق و کوردە لا ببرێت لە جێی مستەفا ئیمامی دابنرێکە جێگری محوەری شیمالی شعبیە واتە هەوڵ هەیە زۆربەی پۆستەکانەوەی بە تایبەتی لە شوێنە شیعەکانە بە شیعە پڕکرێتەوە. بەڵێ پامێرمان دڵشاد ئەنوەر لە کەرکووک سپاس دەکەین. زۆر سپاس بۆیەوە.